ئەو کاتتان باش خۆشەویستان، بارودۆخەکە زۆر باشە، یەکجار زۆر باشە. بێگومان هەمومان دڵە ڕاوچێمان هەیە، بەڵام دڵە ڕاوچەی ئێمەی کورد بۆ شتێکی باشە، بۆ ڕۆژانی خۆشتر لەوەیە، بۆ ڕۆژانێکە کە هەموو هیوا بەخشن بە پێی هەموو ئاماژەکانی کە دیارن، بە پێی قسەکانی ترامپی، بە پێی هەڵوێستەکانی نێتانیاهۆ و ئیسرائیل. بارودۆخەکە ئەومان پێ دەڵێ کە گۆڕینی ڕێژیمی ئێران بەشێکە لە بەرنامەکەی. دیارە بە دڵنیایی هیچیان باسییان نەکردەوە، بە ڕاشکاوی باسییان نەکردووە، بەڵام هەر ئەوەی کە بەشێکە لە ئاماژەکان ئەگە لە بیرمان بێ زۆربەی شتەکان دوای ئەوەی کە ئاماژیان پێکراوە ڕۆیان داوە. لە سیاسەتدا هیچ کاتێک بۆ شتێکی ئەوە گەورە زۆر بە ڕاشکاوی باسی ناکەن، چون بێگومان هەڵوێستی بەرامبەری لایانی بەرامبەریشیان کە دەبێتە ئێران ئەوەش لە بەر چاو دەگرن. بەڵام بێگومان هەموو ئاماژەکان باز لەوەی دەکەن بە پێی ئەزموونەکانی ڕووداوەکانی مێژوو تێکچوونی وڵاتەکانی ناوچە، هەموو پێمان دەڵێن کە ئێران تێک دەچێ. هەروەها ئەوەی کە باس لە ئەوەی دەکرێت لە هەواڵەکانیشدا هەموو پژڕاستکراونەتەوە کە هێرشکراوەتە سەر زیندانی ئەوین، هێرشکراوەتە سەر بنکەکانی بەسیج و سوپای پاسداران، ئەوانە هەموو پێمان دەڵێن و هەروە هێرشکراوەتە سەر نیروی انتزامی پۆلیسی یەک وڵاتی، هەموو پێمان دەڵێن کە ئەو ڕژیمە دەگۆدرێ، ئەوە لێ ڕژیمە تا ئەو ڕادێ لاواز دەکرێت کە خەڵک هەستێتەوە. بێگومان ئەگەر کاتی هات کە خەڵک هەستێتەوە بۆی هەیە ئەویش ڕابگەێنن بڵێن ئێستا وەختی وەیە خەڵک هەستێتەوە و ڕەنگە لە نەکاژرا خەڵک ڕاپەڕین بکە و بارودۆخەکە لە کۆنتترۆڵی هێزەکانی ئێرانی جمهوری ئیسلامی دەرچێ. ڕووداوەکان خۆشن، دەبێ بەردەوام ئاگامان لێبێ و دەبێت شەو ڕۆژ چاوەدێری بابەتەکان بکەین. ڕۆژانی خۆش لانی کەم بۆ ئێمەی کورد، ڕۆژانێک کە پڕن لە گۆڕانکاری بەڕێوەیە. ئیتر ئێمە ئەو نەتەوە ژێردەستە نامێنین، بە دڵنیاییەوە لە داهاتوودا ئەمە تەسیرمان دەبێت لەسەر گۆڕینی ناوچەکەی و ئێمە هێزمان دەبێت. هیوادارم ئەو ڕۆژانە زۆری نەچێشن و بە زووی خەبەری لەوەش خۆشتر بەدەستمان بگات. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.